سلااوان لەبێ و ئەم کاتتان باش دیارە هێشتا لە زڕگوێزین ئەمە یەکێکە لە بارەگاکانی کۆمەڵە کە کەمێک پێشێستا دوو کاتژمێر پێشێستا لێرە بردومانێکی سەخت هەبوو بردومانەکە بە درۆن و بە تۆپ و باس لەوە دەکرێت کە زیانی گیانی هەیە ئێرە یەکێکە لە بارەگاکان و زۆربەی سلااو لێبێ سەلامەتیە پێم بڵێ چی ڕوویدا ئەم بەیانە وڵا دوای 5 ڕۆژ تۆپبارانکردنی سنوورەکان و بنکەی حیزبەکان ئەمڕۆ بەیانی سعات لە سعاتدەوە بەگشتی بنکەی هەموو حیزبەکانی هەم بە درۆن هەم تۆپباران کردووە هەمیش چەند موشکێکی لێداوە بنکەکانی ئێرە کۆمەڵی شۆڕژگێڕ و کۆمەڵی کۆمونیست حیزبی دموکرات پارتی ئازادی بەگشتی هەمویانی تۆپباران کردووە بۆ ئەم تەوقیتە بۆ لە یەک کاتە بووە خۆی ئەگە ئێوە خۆتان دەزانن ماوەی ئەمڕۆ 11مین ڕۆژەکە لە ڕۆژهەڵات و لە ئێران بەگشتی خۆپێشاندانە و ئێران تا ڕادەیەکی زۆر ترساوە بە تایبەت لە حیزبەکانی ڕۆژهەڵات کە ئەم خروشانەیان وەڕێ خستووە ئەمە جوای کردووە کە لە شارەکانی تر هێزێکی نەمێنێ و بێ پەنا بۆ شاخ و بۆ دیوی سنوورەکان بەرێ بۆ نیشاندانی هێزی خۆی کە ئەمە زۆر ترسنەوەکانەیەوە ئێمە هاتوین لێرە شۆڕش دەکەین و هەروە لەسەر پێین و چۆکدا دەدەین و نەدەلەرزین جلێک بەدەستەوە ئەبینم پێم وابێ یەکێکە لە بریندارەکان ئەمە چیە بەدەست یەکێک لە بریندارەکانە کە تازە تیمارمان کرد هەڵمان گرتووە شانازی هەڵی دەگرین کە ئێمە بەو خوێنە گۆچکراوین کە ترسێکمان نەبێت لەم جۆرە خێنانە زیانەکان ئێستا تۆ ناتوانانی دیاری بکەی زیانەکان چی بوون چون بەگشتی بریندارەکان نزیک 4 بریندارمان هەیە یەکیان برینەکەی سووکە و ئەوان دیکەش بە خۆشحاڵی هەش سووکە بەڵام ئەوان چون خستخانە پێمان بڵێ چەند جار درۆن لێرە درا خۆی 8 جار لی داوە لێرە 8 جار لی داوە بەگشتی لەوانی دیکەش ئەوانی دیکەش حتمما هەر زۆری لێ داوە من ئاگاداری ئەوان دیکەنیم چون هەموو حیزبەکانی هەرداوە دەست خۆش بێ دیارە ئەمە یەکێکە لە شاید حاڵانی ڕووداوەکە کە باسی لەوە کردکە بەیانی ئەمڕۆ بردومانێکی قورس لە زڕگوێز ڕوویداوە ئەوەی کە باسی لەوە کردکە چەندین برینداریان هەیە کە هێشتا جلی هاوڕێکانی کە یەکێک لە بریندارەکان بۆ کە خوێنی پێوە بوو بەدەستیەوە بوو دیارە بریندار هەیە بریندارەکان بەشێکیان ڕەوانەی نەخۆشخانە کراون تەنها لە سنووری پارێزگای سلێمانی ئەمڕۆ بردومان نەبووە لە هەڵگورد لە کۆیە لە ناوچە جاجەکانی کوردستان و لە یەک کاتدا لە بەیانیەکی زۆر کۆماری ئیسلامی ئێران وەکو باسی لێوە دەکرێت بە درۆن بە تۆپ ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان بردومانەکە دوای لێ هاتۆ ئێستا تەنها ناوچە شاخاوەکان نییە بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بردومان ناکرێ بەڵکو بە دیاریکراوی هەندێک شوێن لە ناوچەکانی دیکە کراوەتە کە ئامانج کە کەسی مەدەنی لێ بووە لە ناوچەکانی دیکە هاوشێوەی سنووری پارێزگای سلێمانی دیارە بریندار هەیە برینداری قورس هەیە گەر هاوکارم بتوانێت وێنەتان بە گوازیێتەوە کە ئەم شوێنە یەکێکە لە بارەگاکانی کۆمەڵە کە لە سەردەمانێکە لە زڕگوێز لە ناوچە جاجەکان لەم ناوچەیە نیشتەجیان هێشتا سەواری دووکەڵیشین لە بناری شاخەکەدا دەبینرێت کە بەیانی ئەمڕۆ ئەم ناوچەیە لەلایەن بە درۆن و بە تۆپ ئەم شوێنە کراوەت ئامانج من ئەوە ئێستا ئەم پارچە فیشەکەم بینی پێم وابێ لێرەشەوە وەڵام دانەوە هەبووە ئەمە یەکێکە لەو فیشەکانی کە من ئێستا لەسەر جادەکە بینیم کە تەقێنراوە پێم وابێ لەلایەن ئەمانەوە وەڵام دراونەتەوە کە ئەمانش خۆیان لە ئامادە باشیدان ئەمەوێ قسەی زیاتر لەگەڵ ئەوانەی کە لێرەدان قسەیان لەگەڵا بکەم بزانین سلااوتان لێبێ بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانم پێمان بڵێ زیانەکان چی بوو ئەو ئەم بەیانیە لێرەدا چی ڕوویدا لە سەعات دێ بەیانیە و بە درۆنی ئینتیهاری هێرشێک لەسەر ناوەندی سەرکردایەتی کۆمەڵە لە خەسارێکی زۆر بەربینا و شوێنەکانمان کەوتووە
درۆنی ئینتیهاری لێرە خۆی تەقانوەتەوە 2 سارۆخ هەروەها خەساری گیانیمان خۆشبەختانە نییە 2 برینداری سەرپەیمان هەیە. ئێوە هیچ ئامادەکاریەکتان کردبوو بۆ ئەوەی کە ئێران بێت بەم جۆرە بۆردومان بکات؟ ئێمە خۆتان نەزانن هەڕەشە و گوڕەشەکانی کۆماری ئیسلامی و سوپای پاسەران هەمیشە بەردەوامە ئێمەش پێشمەرگەین و هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەم خەباتەمانە و ئامادەگی ئەمانمانە هەبووە. بۆیە هەمیشە ئامادەگیمان هەیە جمهوری ئیسلامیش ڕژێمێکی دەڕەندە و وەحشیە هیچ سنوورێک ناناسێ بۆیە گرنگ نییە تۆ لەکوێ ئەم دنیا ببیت ئەو دێتە سۆراختەوە. چەند ناوچە ئەگەر ئێوە بزانن لە ناوچە جێجیەکان بۆ نمونە لە کۆیە لە هەڵگوردە گوترێ بۆردومان کرا چەند ناوچە ئاگادارن کە بۆردومان ئەمڕۆکرابێت؟ ئەوەی ئێمە بۆ خۆمان هەم لە هەڵگورد هێزی پێشمەرگەمان لەوێ بۆردمان کراوە هەر لە حاڵ حازرا ئێستا کەمێ پێشلەوە ئێوە بە خزمەتان بگەین تەلەفۆنیان بۆ کردم لەوەیش لێیان دەدا لە هاوڕیانی پێشمەرگەمان وە خۆیشمان لێرە ئێمە زۆر سەرقاڵی ئەمە بووین لە بەیانیەوە خەریکین مەشغوڵین ئەوە ئاگادارم لە کۆمەڵی شۆڕشکێڕیشی داوە چەند درۆنێکی لەوانش داوە بەڵام نازانم ئیتر کوێتر ئێسش بیستم کە کۆیشیان لێداوە ئاگاداری شوێنەکانی تر نیم. وای سەلامەتی دیارە وەک ئاماژەم پێ کرد کە بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەیانیەوە کەوتونەتە بەر هێرش و پەلامارەکانی کۆماری ئیسلامی ئێران کە بە درۆن بە تۆپی دوور هاوێژ دەکرێنە ئامانج و لێیان دەدرێت لە ئێستادا ئەوانش ئامادەکاری تەواویان کردو هێزەکانیان لە ئامادەکاریدان ئەم ناوچەیە هاوڵاتیانی ئەم گوندەکانی دەوروبەری ئەم سنوورش ئێستا چۆڵی دەکەن.